خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ ئەمڕۆ دیداری سلێمانیە و کۆمەڵێک گەورە بەرپرسی عراق و هەرێمی کوردستان تەنانەت نوێنەری وڵاتانیش لێرە ئامادەیان هەیە کۆمەڵێک پرس لێرە باسەکرێ ئێمە لەگەڵ بەڕێز هێمن هەورامی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان گفتوگۆکەین دەمانەوێت کۆمەڵێک تەوەر لە زاری جەنابیانەوە بۆ ئێوە وەڵام بدرێتەوە بە تایبەتی مەسلەی دۆخی هەرێمی کوردستان ئایندەی هەرێمی کوردستان خۆگونجاندن لەگەڵ دۆخی ناوچەکە و ئەو ڕووداوانەی لە ناوچەکە ڕوودەن بە پێوەی کە کاکێ من لە ناو پارتی دموکراتی کوردستانی سەرۆکاری لەگەڵ مەسلەی علاقاتی ئیقلیمی و دەوڵەتیشە باشە کاکێ من زۆر زۆر سپاس سپاس دەکەم سپاس بۆ بەڕێستان دەست پێک باسێکی ئەوە بکەینەوە لەگەڵ یەکێتیا دەرەنجامی باشتان هەیە لە بۆ گەیشتن بە ئەوەی کە حکوومەتێک پێک بێن لایەن کابینەی دەپێک بێنن پێشەم شتێک سپاس بۆ دەرفەتا ئێمە هەڵبژاردنێک کراوە لە هەرێمی کوردستان بە شایەتی هەموو لایەک هەڵبژاردنێکی سەرکەوتوو بووە و دەنگ و پێگەی هەر لایەکیش ڕوونە لەم هەڵبژاردنێکە کراوەتەوە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دوو هێزی گەورەی ئەم وڵاتن کە متمانەی زۆری خەڵکی کوردستانیان بەدەست هێناوە بۆیە ئێستا گفتوگۆکان گفتوگوی زۆر باش کراون گفتوگان دابش بوونەتە سەر چەند تەوەرێک ئەوەندەی ئێمە ئاگاداربین لە شاندی دانوستانکاری خۆمان هەر چەند نامێ بچمە ناو وردەکاریەکان چونکە ئێمە حزبێکی بە دیسپلینین بڕیارمانداوە تەنها سەرۆکی شاندی دانوستانکار بۆی هەبێ هەندێک لە وردەکاریانە لە کاتی پێویستە بۆ میدیاکان و بۆ ڕاگشتی بڵاوکاتەوە بەڵام بەگشتی گیانێکی پێکەوە کارکردنی باشتر هەیە زۆر بە شێوازێکی مەسئولانە لە هەردوو لاوە مامەڵە لەگەڵ بابەتی پێکێنانی کابینەی دەمی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە خۆشبەختانە ئەتوانین بڵین هەنگاوی زۆر گەورە لە کۆتایی ئابوو بابەتی ئەوەی کە پێ وترێ لێک تێگەیشتنی سیاسی بۆ پێکێنانی کابینی دێم و شێوازی حکومڕانیکردن پێکەوە لەسەر بنەمای هەم ئیستحقاقی انتخابی هەم لەسەر بنەمای ئەوەش کە هەردوو لامان باوەڕمان بەوە نییە 50 ما بێتەوە لە هەرێمی کوردستانە بەڵام لەگەڵ ئەوە شارڕەچاوی دۆخی سیاسی هەرێمی کوردستان دۆخی ناوچەکە کرابێتەوە ئەو ڕۆیایی کە پێشتر هەبووە بۆ چاکسازی و کاری لەسەر کراوە چۆن پەری پێ بدرێتەوە بۆ بتوانین ئەو خەلەلەی لە شێوازی بەڕێوەچوونی کاروبارەکان لە ڕابردووە هەبووە ئێستا لێکتێگەیشتێکی باشتر هەبێ بۆی لە ئایندا ئەم خەلالانە جێبەجێ ینی جێ خۆیان نەکەنەوە بتوانینەوە بە چارەسەری بڕێنەوە بابەتەکان بۆیە تۆسێک پش و درێژی ئەوێت ناڵێن گەشتوینەتە خاڵی کۆتایی لەوەی کە هەموو شتێک ڕێکەوتن کراوە ڕەنگە هەندێک وەختی زیاتری بوێت بەڵام وەختەکەش کراوە نییە چ گۆڕانکاریەکانی ناوچەکە ئیستحقاقی انتخاباتی پەرلەمانی عێراقمان لە پێشایە ئەمانە هەموو ئەخوازێت و ڕوانگەی خەڵکی کوردستانیش خەڵکێک بۆیە دەنگی داوەتە پارتی و یەکێتی و لایەنەکانی تریش بەشداری هەڵبژاردنی کردو کە ئەنجامێک ببینێ وێ ئێمە ئومێد دەکەین لە ئایندەیەکی نزیکترا بەرەنجامی باشتر ببینین دکتۆر میکانیزمێکتان هەیە لەگەڵ یەکێتیا بۆ دابشکردنی پۆستەکان لەسەر چ میکانیزمەکە بێت هێشتا بە وردەکاری نەچوینێتە ناو ئەم بابەتە ڕاستە لە پیرمام دوایین کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی شاندی هەردوڵای هەردوولەکە ئەنجام درراوە زیاتر قسەکان لەسەر خاڵەکانی کۆتایی ئەو وەرەقە سیاسی بۆکە هەیە بەڵام لەسەر بابەتی پۆستەکان و چۆنێتی دابشکردیان بە پێی استحقاقی انتخابی ئەو لێکەوتێکیشتنەی کە هەیە هێشتا لەسەر ئەو بابەتە و میکانیزمەکانی گفتوگوی جدی نەکراوە ئەکرێ بڵین کابینەی کابینەیەکی جیاواز بێت کەوەی کە هەم گلەکانی یەکێتی لە پارتی لە یەکێتی تا ڕادەیەک لەو کۆبنەوەانە چارەسەر کرابن هەموو بێگومان هەموو کابینێک لە کابینەکانی پێشخۆی جیاوازتر بووە هەم لە ڕووی بەرنامەی کاری کابینەوە جیاواز بووە هەم لە ڕووی ئیستحقاقی مەرحەلی ئەوەی کە ئەم کابینەیە ڕوبڕووی بۆتەوە کابینەیەکی جیاواز بۆ بەڵام بێگومان پارتی وێکێتی سەرنجمان لەسەر ئەدای یەکتری هەبووە بەڵام مادام گفتوگۆ هەیە مادام شاندی باڵای هەردوو لا هەیە مادام لێکتێگەیشتن هەیە مادام هەردوو لامان پێمان وایە کە ئێستا هەرێمی کوردستان لە قۆناغێکی هەستیارا بێ با بڵێن وزەی چارەسەرکردنەکان زیاترە لە وزەی چارەسەر نەکردنەکان زۆر باشە هەرێمی کوردستان پێویستی بە چ جۆرە حکومڕانێکە کە بگونجێ لەگەڵ دۆخی ئێستای ئیقلیمی و نێودەوڵەتی بەتابەتی لە دوهاتنی ترامپ پێویستی بە حکوومەتێکەیە کە حکوومەتێکی سەرانسەری بێ پێویستی بە پەرلەمانێکەیە کە یەک پەرلەمانمان هەبێ یەک هێزی پێشمەرگەمان هەبێ یەک حکوومەتمان هەبێ کارنامەیەکی ڕوونمان هەبێ بۆ ئەو استحقاقی سیاسیە جیۆپۆلیتیکی ئابووری کە ئێستا هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەی پیاتێپەڕێ چکە بیرمان نەچێت ئێستا ئەوەی لەسەر ئاسی جیهان و لەسەر ئاسی ناوچەی هەیە زیاتر نادڵنیاییە زیاتر ناڕوونیە بۆیە لەم نادڵنیایی ناڕوونیان پێویستمان بەوە بێت کابینەیەکی بەهێزی سەرانسەریمان هەبێت هەردوو لایەن یا سێ لایەن یا چوار لایەن هەر لایەنێک کە ڕێککەوتنی لەسەرەکرێ و حکوومەتی پێکهێنرێ بتوانین لە چوارچەوەی یەک کارنامە و یەک کابینە و یەک حکوومەت و یەک پەرلەمانە ڕوبەڕووی ئەو ئیستحقاقانە ببینەوە زۆر باشە ئەکرێ بڵین کە مەسەلەی ئەوانەی کە بەڕێزت باست کرد تەواو یەکێتی و پارتی گەیشتونەوە دەرەنجام لانی کەم لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان کە یەک هێزی پێشمەرگەی کوردستان بێ مەسەلەن یەک هەرێمی کوردستان بێ کە بۆ نمونە سبەینێ وەزیری
دەرەوە یان جێگری وەزیری دەرەوە کە دێتە هەرێمی کوردستان ئۆکەی علاقاتی حزبەکان هەیە بەڵام وەکو هەرێم وەکو حکومڕانیە قسە بکرێت ئێمە ئومێد دەکەین و ئەبێ وانش بێت چونکە مادام حکوومەتێک بێت کە حکوومەتێکی نیشتیمانی سەرانسەری بێ ڕنگدەرەوەی بەرەنجامی هەڵبژارەکانی لەوان لایەنە پێکهێنەرەکانی خەڵکی کوردستان بەوەی کە ڕای گشتی دەنگی پێیاوە لە پرۆسەیەکی دیموکراسیا بۆ ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە پرۆسەی سیاست داڕشتن حتمما لایەنە پێکهێنەرەکانی حکوومەت شەراکەتێکی تەواویانە بێت لە داڕشتنی سیاسەتەکان بۆ جێبەجێکردنەکەی ئەبێ لایەنی حکوومەتی هەرێمی کوردستان بێت کە ئەم سیاسەتانە جێبەجێەکە بۆیە ئێمە ئومێد دەکەین کە ئەم خاڵانە جێبەجێ ببێت و پێشم وایە بەرەو پێشوونی باش هەیە لەم ڕۆوە لە یەکتێگەیشتنی زۆر باشتر هەیە لەم ڕۆوە و ئێمە ئومێدەوارین گەشتبینیشتین بۆی لە ئایندێکی نزیک بگەینە بەرەنجامێکی باش. دکتۆر کورد لە هەرێمی کوردستانە لە نەخشی ئەمریکا لەکوێیە؟ لە عراقا یان لانی کەم با زۆر ڕوون و ئاشکرا بێن من پێش ماوەیەک لە ئەمریکا بووم 15 ڕۆژ لە ئەمریکا بووم نزیکەی 30 کۆبوونەوەشم هەبوو هەتا ئێستا سیاسەتی دەرەوەی ئیدارەی ئێستای ترامپ بە تەواوەتی ڕوون نییە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و ناوچەکانی تراکە هەبێ با واقع بین لەگەڵ یەکتری هەتا ئێستا عێراق لە ئەولەویەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە ڕوونی پێگەکەی دیاریکراو نییە ئەوەی کە دیارە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئێستا بە ئیدارەی ئێستای ترامپەوە ئێستا لە قۆناغی دووبارە داڕشتنەوەی ئەولەویەتی سیاسەتی دەرەوەی خۆیانن بەڵام ئەولەویەتی ڕقەمیەکیان چینە ئەولەویەتی ڕقەم دویان هاوسەنگکردنەوەی ئەو لاسەنگەیە کە لە میزان یا لە بەڵین لە ترازووی بازرگانی لە نێوان ئەمریکا وڵاتانی ترا هەیە بۆیە بە سەراحەت زۆر بەڕوونی ئێڵێم هەتا ئێستا عێراق لە ئەولەویەتی سیاسەتی دەرەوەنێت چ جای ئەوەی کە خاڵەکانی تری ناوچەکا بێ بەڵام سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان لا گرنگە ئەو شوێنانەیان ئەو فاکتەرانەی زیاتر سەقامگیری بۆ ناوچەکەیە نەدی بایەخی زیاتری پێیان ئالێرەوەی کە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی سەقامگیر وەکو فاکتەرێک کە هاوکارە بێت لە داڕشتنەوەی سەقامگیری ناوچەکە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە پاراستنی هاوسەنگی نێوان هێزەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەرفەت ڕەخساندن لە کێشەی سووریا ئەگری لە کێشەی ڕوبەڕووبوونەوەی داعش ئەگری لە کێشەی هاوسەنگیەکانی تری ناوچەکە پێگەی هەرێمی کوردستان دووبارە هێزێکی باشی بۆ خۆی توانیوێتی پەیداکاتەوە بەڵام دیسانەمە لەسەر ئێمە و یەکێتی و لایەنە بەڕێزەکانی تر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی دەیەم ڕاوەستێ لەگەڵ سەرۆکایەتی هەرێم پێکەوە بتوانین ئەم ڕۆڵە قوڵتر بکرێتەوە و دەنگی هەرێمی کوردستان زیاتر بیستراو بێ و پێویستمان بەوە هەیە بە دەنگێکی یەکگرتوانەوە بەرژەوەندەکانی ئێستای هەرێمی کوردستان بۆکە دەنگی هەرێمی کوردستان باشتر ببیسترێ لە پەلەکردن لە پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان پەسەندکردنی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵدان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ماون لەگەڵ بەغدا بەپێی دەستور لەسەر بنەمای شەراکەت و تەوافق و تەوازن بێ و ئامادەسازیەکی باشتری خەڵکی کوردستان بۆ بردنەوەی کورسی زیاتر لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان و یەکڕێزی هەرێمی کوردستان دوای هەڵبژاردنەکان لەناو پەرلەمانی عێراق بۆی هەرێمی کوردستان بە فاکت و بە سەنگێکی بەهێزەوە مامەڵە لە دووبارە داڕشتنەوەی پێکێنانی کابینەکانی حکوومەتی عێراقی دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقا پێم وایە ئەمە یارمەتیدەرێکی گەورە بێ و ڕۆڵبینینێکی پۆزەتیڤ بۆ هاندانی زیاتری چارەسەری پرۆسەی ئاشتی ئێستا کە لە باکووری کوردستان و لە تورکیا هەیە و هەروەها یارمەتیدانی هەموو لایەنە کوردیەکان کە لە سووریا لە ڕۆژاوای کوردستان ئێستا هەن بۆی بتوان لە چوارچەوەی ئەو گۆڕانکارانی کە لە سووریا هاتوونەتە ئێرە دەنگی کورد پارێزراو بێ و یەکڕێزی و یەکگرتووی خەڵکی کوردستان پارێزێ پێمان وایە بەم سیاسەتە سنگ و پێگەی هەرێمی کوردستان باشتر حسابی بۆ کرێەوە دەنگی هەرێمی کوردستان باشترە بیسترێ. دکتۆر ئەمریکەکان هاندەرن بۆ پێکێنانی کابینە بە خێرایی لەوە بەڵێ تا حدێکی زۆر هەموو ئەو شاندانەی کە دێن ئەو کوبوونەوەی کە ئێمە لە واشنگتن کردومانن ئەو پەیامانەی کە دێن ئەو گفتوگۆ تەلەفۆنیانەی کە لە نێوان بەم دوان لە لێوان بەڕێز وەزیری دەرەوەی ئەمریکا و لەگەڵ سەرۆکی حکوومەت جەنابی کاک مەسعود هەبووە هەموو جەخکردنەوەکانی ئەوان لەوەیە کە هەرێمی کوردستان پەلە بکات لە پێکێنانی کابینات چونکە کۆمەڵێک ئیستحقاق لە بەردەم هەرێمی کوردستان و ئەمریکا و ناوچەکایە پێویست بەوە کە حکوومەتێکی یەکگرتووی سەرانسەری هەبێ بۆی بتوانێت هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەم تەحەدیاتانە ببێتەوە. بەپێی تەجروبەی خۆت لە علاقاتی دەولیە پێت وایە بۆچی ئەمریکا ئەوێ هەرێمی کوردستان هێزێکی پێشمەرگە و حکوومەتێکی تۆکمەی هەبێ لە چوارچەوەی عراقا لەبەر ئارامترین زۆنە لەبەر ئەوەی ئێستا لە سیاسەتی نێودەوڵەتیە ئەوەی پێی ئەڵێن ریجنال پاوەرز واتە هێزە ئیقلیمیەکان ئەتوانن قیادەی هاوسەنگیەکانی ناو ئەو ئیقلیمیان ئەو هەرێمە بکەن کە تیایە هێزی ئیقلیمین. هەرێمی کوردستان ڕاستە دەوڵەت نییە بەڵام لە چوارچەوەی عێراق کاریگەری هەرێمی کوردستان لەسەر پرۆسەی ئاشتی لە باکوور کاریگەری هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی کورد لە سووریا کاریگەری هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر وای کردووە کە هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی سەقامگیر لێ بڕواندرێت کە مەسئولیەتی خۆی جێبەجێکە لە ڕوانگەی توانینی هەرێمی کوردستانە بۆ ئەداکردنی مەسئولیەتی خۆی کە ئەم چوارڕوانیە لەلایەن ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ڕۆڵی هەرێمی کوردستان کاکە من مەسەلەن زۆر جار ئەوترێت کە
دەرفەت و مەترسیش هەیە با خۆمان پارێزین لەو ئاگرەی کە لە دەو ناوچەکە هەیە و ئەوانە هەرێمی کوردستان چۆن خۆی ئەتوانێت خۆی بپارێزێ لە ئەو ئاگرەوە چۆن ئەتوانێت استفادە لە دەرفەتەکان بکە بەوەی کە ئێمە یەک پێناسەمان بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستانە بێ ئێستا بە سەراحەت بە تایبەتی پارتی وێکێتی هەموو لایەنە سەرەسێ بەڕێزەکانی تر پێناسەیەکی یەکگرتومان بۆ بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان چییە؟ ناکرێت لایەنێک دەرفەتەکان بە هەڕەشە ببینێت بەڵام لایەنێکی تر هەڕەشەکان بە دەرفەت ببینێت ئەبێ پێناسەیەکی هاوبەشمان هەبێ وەی کە دەرفەت کامەیە هەڕەشە کامەیە ئێمە پێمان وایە پاراستنی قەواری دەستوری هەرێمی کوردستان ئەمە خاڵی سەرەکی ئەم بەرژەوەندیانەیە دوو هەر هەڕەشەیەک لەسەر پەرتەوازەترکردنی قەواری دەستوری هەرێمی کوردستان بەسەر پاشەکشەپێکردنی هەرێمی کوردستان بە هەڕەشەیە بینین ئێمە پێمان وایە بۆ پاراستنی قەواری دەستوری هەرێمی کوردستان و برۆپێدانی زیاتری دەرفەت لە هەڕەشەکان زیاترن بەڵام هەڕەشەکانیش هەڕەشەی جددی نابێ بە کەمیان بگرینەوە چونکە زۆر جار لە ناو دەرفەتە هەڕەشە هەیە لە ناو هەڕەشە تا ئەتوانی دەرفەت دروست بکەیتەوە هونەری سەرکردایەتیکردن ئالێرەوە دەرەکەوێت کە ئێمە یەک پێناسەمان بۆ بەرژەوەندی گشتی هەبێ ڕێککەوی لەسەرەوەی دەرفەتەکان کامانن ڕێککەوی لەسەرەوەی هەڕەشەکان کامانن ئەمەش دیسان ئەڵینەوە بە یەک حکوومەتی سەرانسەری بە یەک پەرلەمان بە یەک هێزی پێشمەرگە بە یەک کارنامە یەکگرتووی بە هێزی حکومڕانیەکرێ کە بەلای کەمەوە هەموو لایەنە سیاسی بەڕێزەکانی تر بەگشتی بەڵام بەتایبەتتر پارتی وێکێتی لەسەری ڕێکەوە زۆر باشە دکتۆر ئەو گۆڕانکاریانەی لە دەوروبەری عراقا ڕوئەدەن ینی چۆن بڵین عراق ئەگرێتەنا ئەو ڕووداوانە بەتایبەتی مەسەلەی ئێران کە حدودێکی بەرفراوانی عراق و ئێران بەیەکەوەی بە هەرێمی کوردستانیشەوە عراق تا ئێستا توانیوەتی سەرکەوتوو بێ لەوەی خۆی بپارێزێلەوە ڕۆڵی هەرێمی کوردستان لەوەی کە عێراق هەوڵبات سەرکەوتوو بێ و تێوە نەگلێ ڕۆڵێکی یەکجار کاریگەر و گەورە بوو ناکرێ هەموو شتێک لە ڕاگەیاندەکان باز بکرێ بەڵام لەگەڵ گۆڕانکاریەکانی سووریا خەریک بوو هەندێک هێزی تایبەت لە بەختاوە عێراق تێوەگلێنن لە چوارچەوەی ئەو معادلاتە ئیقلیمیا کەوا بکەن چۆنەڵی بانکهێشتی زۆر لەلا سەقامگیرەکان بۆ عێراق بکەنەوە بەڵام سوپاس بۆخوا هەرێمی کوردستان یەکگرتوانە توانیمان کاریگەریەکی پۆزتیڤ لەسەر سیاسەتی دەرەوەی عێراق بۆ هەر بڕیارێک کە ڕەنگە بڕیارێکی کورتبینیانە بوو وای ئالێرەوە ئێمە کاریگەری هەرێمی کوردستان بە حکوومەتێکی سەرانسەری بە یەک پەرلەمان بە یەک کارنامەی حکوومەت ئەتوانین یەکگرتوانە لە بەغدا وا بکەین کە پێگەی هەرێمی کوردستان بۆی عێراق سیاسەتێکی ئیقلیمی هاوسەنگ بگرێتە بەر کە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە پەلکێشی ناو کۆمەڵێک معادلات نەکرێت کە شەڕی عێراق نەبێ ئالەمە پێم وایە کە ئێمە دەرفەتێک لە بەردەم هەرێمی کوردستانەوە پێویستەوە هەنگاوش بنین هەرێمی کوردستان و عراق لە بەردەم انتخاباتی ئەنجومەی نوێنەرانی عراقا و لە دۆخێکا کە هەمووکو جەنابەت فەرمووت هەم دەرفەت زۆرە و هەم شش مەترسیش زۆرە قسەیەکێکی و پارتی یان لایەنەکان بە یەک لیست دابەزن ئەم قسەی زیاتر لەلایەن سەرۆکێتی نیشتیمانی کوردستانەوە وروژێنراوە ینی لە دەوروبەری ئەوە خۆی دایرێکت نەیکردووە بۆ چوونی ئێوە لەسەر ئەوە چییە؟ ئێمە ئەزمموی پێشووترمان هەیە هەندێک جار جۆری یاسای هەڵبژاردن تحکم بەوەکە کە ئایا تۆ هاوپەیمانی بکەی بۆ کورد قازانجی زیاترە یان لایەنە کوردیەکان بە پەرتەوازایی بەشدار بن و پێکەوە بتوان دەنگەکان کۆکەنەوە دیسان لەما قازانجی زیاتر بێ ئێستا ئەم یاسای هەڵبژاردنەی کە هەیە بەپێی ئەوەی کە سانتلیگۆی 1.7 لە هەندێک شوێن ڕەنگە تەحالوف پێویستکە لە هەندێک شوێن ڕەنگە تەحالوف لەبەرەوەی سانتلیگۆ 1.7 کورد زەرەری لێ بکە ئەگەر بە یەک لیستی گەورە بەشدار ببێ بۆیە ئەمە بۆ لایەنە تەکنیکیەکانی دەستگاکانی هەڵبژاردننی بەجێبێڵین لایەنە سیاسەکەی قابلی گفتوگۆیەوە ئێمە دەرگامان کراوەیە بۆی گفتوگۆ لەسەر ئەمە بکەین کامەی بە تەواوەتی پێش هەڵبژاردن یا دوای هەڵبژاردن بە قازانجی گەلی کوردستان بێ پارتی دیموکراتی کوردستان هیچ مانعێکی لەم ڕۆ نابێت لە پێکێنانی کابینەی ئێستای حکوومەتی عراقا و لە تشکیلەی ئەبدەتی ئێستای حکوومەتی عراقەتیاتی هەژانێک دروست بوو لەوەی یەکێتی بەلایەکە ڕۆی پارتی بەلایەکە ڕۆی بیرتانەوە نەکردوەوە ڕێگری لەو حاڵەتێکی وها لەو جۆرە بکەن ئێمە پێمان وایە ئەگەر یەک لیستیش نەبێت ئەگەر زوو ئێمە بتوانین لە کارنامەی کابینی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو وەرەقە سیاسێ بگەینە ڕێککەوتنێکی باشی کۆنکرێتی کە زامنی حکوومەتێکی سەرانسەری لە هەرێمی کوردستان بکات و بڕیارەکانی حکوومەت لە هەموو شوێنەکانی کوردستان وەکو حکوومەت جێبەجێ بکرێ یارمەتیدەرێکی زۆر گەورەترە بێ بۆی کورد ئەم جارە بە باشترین بەرنامەوە بچێتەوە ناو هەڵبژاردنەکان و ئەگەری ڕێککەوتنەکانیش بۆ دوای هەڵبژاردنەکان بۆ مەسەلە استراتیژی و دەستوریەکانی هەرێمی کوردستان بێنێتە دی زۆر باشە پەیوەند محەممەد شیع سوودانی چەند جارێک هاتۆ بۆ هەولێر بەرپرسە باڵەکانی پارتی دیموکراتی کوردستانی بینیوە نیەتی ئەو چیە بمێنێتەوە لیستی هەیە ینی باز لە ئیتفاقیەکی شەکرێت وڵا
ئێستا 20 دقه پێشەوەی من تۆ قسە بکەین ئەو پرسیاریان لێ کرد کە لیستی هەیە وتی ڕایگەیان بەڵێ لیستی هەیە و بە پێی متابعاتی ئەمەش لیستی ئەبێت و ڕەنگە هەندێک لەو مقۆمقۆی لە بەغدا لەسەرەوە هەبوو کە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە پێم وایە ململانەکە لەناو پێکاتەی شیعەت تون دەبێ ئەمجارە بەڵام هێشتا ڕاستە سەدرەکان ڕیانگەیاندۆ کەوان بەشداری ناکەن بەڵام ئەمەش دیسان عامل ئایا هەر بەڕاستی بەشداری ناکەن یا لە ژێرناوی ترا بەشداریەکەن پێمان وایە هەموو جارێک تەنها لە عێراق لە دوای 2023 تەنها مالیکی توانیوەتی بۆ 2 دەورە لەسەر یەک سەرۆکوەزیران بێ ئەمە بۆ معنایە نییە کە سوودانی ناتوانێت بەڵام ئاسان نییە هەموو لەسەر نەخشەی سیاسی و بەرەنجامی هەڵبژاردنەکان ڕائەوەستێ بەڵام ئەوەی کە کەسێک بتوانێت دووجار سەرۆکوەزیران بوو بێ لە عێراق تەنها مالیکی بووە ئایا بەڕێ سوودانی ئەتوانێت یان ناتوانێت لەسەر نەتیجەی هەڵبژاردنەکان ڕائەوەستێ لە مامەڵەکردنی لەگەڵ هەرێمی کوردستان سەرکەوتوو بووە لەسەر مەسلەی موچە و شایستە دارایەکان ناتوانین بڵین بە تەواوەتی سەرکەوتوو نەبووە بەڵام لە چاو سەرۆکوەزیرانەکانی پێشووترا ڕوونتر بووە بەوەی کە لەگەڵت بوو بێ یان لەگەڵت نەبوو بێ هەندێک جار دەوری باشی بینیەوە بەڵام هەندێک جاریش ڕەنگە نەیتوانی بێ بە حکمی ئەوەی کە حکوومەتی ئێستا حکوومەتێکی ئیتیلافیە لە ئیتیلافی ئیداری دەوڵە و لە ئیتاری تەنسیقی پێکاتبێ ڕەنگە ڕێگریش لە بەڕێز سوودانی کرابێت لەناو خودی حکوومەتەکە و ئیتارەکەی و ئیتیلافی ئیداری دەولە بەڵام ئێمە ئومێد دەکەین هەموو ئەمانە تەجروبەیەکی باش بن بۆی کورت پێکەوە زیاتر بتوانین لە حکوومەتی ئایندا بیانی بنێت کاکێ من زیاتر ڕاد ناگرم بەڵام چەند پرسیارێکی گرنگم ماوە مەسەلەن ئەوەی کە هەیە کورت تا ڕادێکی زۆر لە قاڵب درا کۆمەڵە گۆڕانکاری تەفرەقی نێوانیچێتی و پارتی ئەمەوانە وای کرد کە کورت ئاسانتر لایەنەکانی تر بێنە و درزانەوە و ڕووداوەکانی ڕابردوو ئێستا هەستەکەی ئاسۆیەک هەیە چی وا ئەکات کە کورد بە قووەتێکی تر تەنها بۆ موچە لە بەغدا نەبێ بۆ مادەی 140 بۆ پێشمەرگا بۆ استحقاقی تر ئەوە تا مەسەلەن ڕەنگە بەڕێزت نەیڵێ بەڵام هاتی محەممەد شیع سوودانی جۆرێک بێ لەوەی بۆی پێویستی بە کووردا بیکەنەوە بە سەرۆکوەزیران نەکوەکو ئەوەی کە لە گردەکە کۆبوونەوە بۆ حکوومەتی عراقی تەشکیل بوو ئەمە لەسەر خۆمان ڕاوەستێ بەسەرەوە ڕاوەستێ کە ئێمە نەهێڵین پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لەمە زیاتر دوا بکەوێ و بەڕاستی پارتی و یەکێتی و بە تایبەتیش من یعنی داواکارم بتوانین ئالەم بینبەرەوە کە پەلەی زیاتری تا بکرێت چونکە ئەگەر هەرێمی کوردستان بە حکوومەتێکی سەرانسەریە و پەرلەمان دەست بەکار بێت سەرۆکایەتی هەرێم دەست بەکار بێتەوە بە قووەتەوە داخلی هەڵبژاردنەکان ببێ و بتوانین زۆرینەی کورسیەکانی کەرکووک و نەینەوا و دیالە و شوێنەکانی تریش بەرینەوە لەگەڵ کورسیەکانی ناو هەرێمی کوردستان دڵنیاتەکەینەوە ئەو کاتە لە ناو عێراق بەبێ کورد ناتوانێت حکوومەت پێک بهێنرێ و لە ناو کوردیشا بەبێ پارتی و یەکێتی ناتوانێت حکوومەت پێک بهێنرێت لە حکوومەتەوە دەستمان پێکرد لە حکوومەتش کۆتای پێێنین دیسان باسی حکوومەتت کرد هەردووکتان ئێوە بە یەکێتی ئەڵێن ئەتانەوەی پێکێنانی کابینەی دەبخەنە دو هەڵبژاردنی جومەی نوێنەرانی عراق یەکێتیش بێ ئێوە ئەڵێن ناخێرتان ئەتانەوەی من باوەڕ ناکەم ئێمە سەرۆکاتی ئێمە نەخێر ئێمە لە پارتی دێم و دڵنیاتەکەینەوە خۆزگەمان ئەخواست بەڵام بەبێ واقع بین پارتی و یەکێتی دوو حیزبی دیاری کوردستانن وەختی پێویستی پێدراوە بەڵام ئێستا ئیستحقاقی مەرحەلی بە تایبەتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقیمان لە پێشایە دۆخی تورکیا و دۆخی سووریا لە پێشایە مفاوەزاتی ئێران و ئەمریکات لە پێشایە ئامادەکاری لایەنە سونیەکانت هەیە ئامادەکاری لایەنە شیعیەکانت هەیە بۆ انتخابات ئەمە ئیتر وا ئەخوازێت کە ئیتر کاتەکە درەنگ بووە کەم نییە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێنرێت ئەو گومانەتان لە یەکێتی نییە یەکێتیش ئەو نیەتەی هەیە من گومانمان لە نیەت نییە بەڵام لە کردەوە پێویستمان بە هەنگاوی عملی زیاترە ببینیم بۆ ئەوەی پەلەی تیا بکەین باشترە زۆر سپاس بۆ بەڕێز من هەورامین دای مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان سپاس بۆ دەرفەتە لە بەشی دووەمی بەرنامەکەمان لە تەوەرێکی ترا لەگەڵتان بەردەوامە بین. هەستەکەم بەهاشە دڵڕفێن و ئارامە بۆ
ژیان باشترینە ئاو هەوای بوێنە کشێکی دڵنشینە هەموو سوچێکی مایۆرکە تابلۆیە جوانیەکانی ئەم شارە بەدڵی تۆیە سلێمانی جوانتر کردووە ئەم شارە برنجی زێڕە هەرچی بۆ بکەی بەزیان ناچێت. لە ناو جەرگەی شارێکی نوێدا پرۆژەی نیشتەجێبوونی سنترال پارک هەنگاو بە هەنگاو بەرەو پێش دەچێت تا ماڵێکی نوێتان بۆ بنیاد بنێ و بە شێوازێکی بەردەوام و پلانی ورد کاری تێدا دەکرێت. داهاتووی ماڵەکەت لێرەیە لە سنترال پارک. خۆشگوزەرانی و ئاسایش. سنترال پارک جێگەی خۆشگوزەرانی خێزان. دووبارە سڵاوتان لێبێ هەر لە دیداری سلێمانی دیدار لەگەڵ بەڕێز دکتۆر حەیدەر بەرزنجی لێکۆڵەری سیاسی لە سەر ئاستی عێراقەکەین بەڕێزیان شارەزای پرسە سیاسی و تەنانەت سەربازەکانی عێراقا ومانەوێت پرسیار بکەین لە ئایندەی عێراق لە بەرامبەر ئەو مەترسی و دەرفەتانەی کە لەسەر عێراق هەیە و ئەو ململانەیە ئیقلیمی و ململانە نێودەوڵەتیانە و بەتایبەتیش کە ئێران ئێستا لە بەردەم گفتوگۆ یان شەڕە بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل و ڕۆژانە جۆمان لە لێدوانی بەرز و نزم و مەترسیدار و تەنانەت هەندێکجار ئاشتی خوازانەش بێ عێراق چۆن ئەتوانێت لەم دۆخە خۆی بپارێزێەوە چارەنووسی هێزەکان بەرەو کوێگا و عێراق لەکوێ ئەتوانێت بچێتە کەنارێکی ئارام. دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوە. خۆش بوو گفتوگوێ بکەین لەگەڵ جەنابتان لەگەڵ بەڕێستان ورد ئاگاتان لە وەزعەکەیە. ئەمە پرسیارەوە بکەم عێراق ئێستا لە کوێی مەترسیەکانە یان لە کوێی دەرفەتەکانە زیاتر؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان. بەڕاستی عێراق توانی لەم 2 ساڵی ڕابردوو لە ناو ئاگرە خۆی بپارێزێ. فعلەن منتەقەکە هەمووی لە ئاگرا بووە. چۆن خۆی پەراست؟ یەکەم ئەوەیە کە تەفاهمی وردە تەفاهمێکی دروست بوو ناو جەبهەی سیاسی خۆی، ناو کوتلە سیاسیەکانە کە کوتلە سیاسیەکان ڕێککەوتن هیچ زەرەرێکی ناگێنێت بە عێراق. حکوومەتێک هاتووە بە ئیتیلافی ئیدارەی دەوڵەتە توانی ئەم ئیتیلافی ئیدارەی دەوڵەت ئەم حکوومەتە تەشکیل کات و ئەوەی کە اتفاقی لەسەر کراوە هەموو عهد و وعد و پەیمانەکانە کە نووسراوە جێبەجێ کراوە ئحکوومەت جێبەجێ کردووە. ئیتر هیچ لایەنێکی سیاسی گلەی ئەوەی نەبوو دەرفەتی شێوەی نەیاوە کە وەزعەکە بەرەو ئاڵۆزی ناوخۆیی بڕوە. ئەگەر ناوخۆی خودی عێراق ئاڵۆزی تیا بوو طبعاً ئەوەی کە لە دورەی سیاسەتی خارجی تەسیرە بێت. چۆن توانی عێراق ئەو مەرحەلە تێپڕێنێت؟ یەکەم سیاسەتێکی خارجی بەکار هاتووە کە دژی کەس نەبێت و هەوڵی ئەوەش دراوە کە ئەو ببێ بە عنصرێکی ئەکتیڤە لە ناو وڵاتە ئەقلیمیەکانە. ئەوە اتفاقێکی دروست بوو ئەمنی لە نێوانی عێراق و لە نێوانی جمهوری ئیسلامی ئێران وە جێبەجێ کراوە. دیسانەوە لەگەڵ تورکیا مەشاکلیشمان هەبوو. ئەم مەشاکلە تقریباً 20 ساڵ حل نەبووتەوە، بەڵێ بە تەواوی حل نەبووتەوە، بەڵام وردە وردە گەشتونە مەرحەلەیەکی قۆناغێکی باشە. ئەو هێرشکردنە لەسەر منتەقەکەی و گۆڕانکاریکی لە سووریا و تووفانی ئەقساش هاتۆتە پێشەوە و هەڕەشەکردن لە نێوانی وڵاتانی لە بینی خۆیانە
توانی عێراق ئەو مەرحەلەی تێپەڕاندووە نەبوو بە تەرەفێک سیاسەتێکی بەکارهێناوە کە بوو بە عنسرێکی هێواشکردنی کێشەکانە یەکێک لەو ئەنجامانش کە درا زانیمان کە لە بینی ئێران و بینی مەلەکەی عەرەبی سعودی اتفاقێکی گەورە کرا طبعاً بە هاوکاریکردنی عێراقە بەڵێ لە سین امزاکراوە بەڵام عێراق سەرپەرشتیاری ئەو کێشانە بووە یعنی عراق لەوەی کە مەترسی لەسەر بوو بە بەناو ژیوانکار بەڵێ ڕێکەوتنێکی تاریخیش بووە مێژووی بووە من خۆم برسیارم کرد لە جەنابی سەرۆکی وەزیران بۆچی ئەم ئیتفاقە لە عێراق امزانە کراوە هەردوو تەرەفەکە حەزیان کرد طرفێک بێت طرفێکی بەقووەت بێ وەکو سین چین لە چین ئەمزاکە کراوە مشکلە ئەوە نییە مشکلە مهم ئەوەیە کە عێراق یەکێک لە هەرە مەعمەلە گەورەکانی دروستکردنی ئەم علاقاتە کە وەزعی ئەقلیمی بەڕاستی لە ڕووی ئاسایشی لە ڕووی ئابووری هێواشی کردووە بەڵام مەرحەلەیەکی تریشمان هاتۆتە پێشەوە وەکوەوەیە کە وتمان تووفانی ئەقسە لەم هەموو باسی ئەوە کەم زیاتر لە دوای ئەوە مەترسیەکان زیادیان کرد مەترسیەکی هەبوو لەسەر عێراق پێنج جار ئیسرائیل ویستی عێراق بردومان کات باڵێ بەڵام سەرۆکی وەزیران هەوڵی سیاسیەکانی عێراق بە هەموو لایەنەکانە بە سیاسەکانی هەرێمی کوردستان بەوەی بەغا نیان هێشت بوو ئەم کارەساتە ڕووبە ئامانجەکانی ئیسرائیل کوێ ئەگرتەوە کات دکتۆر زیاتر ئەگەر بردومان بکرایە طبعا یەکەم مەصالحی اقتصادی یەکەم هەموو عراق بە ئامانجە گیرە طبعا ئەوە نییە چەند گروپێک یان چی نانانانە ئەوان ویستیان هەم حرەکەی اقتصادی هەم ئەمن و ئاسایشەکەی عێراق تێک بن بەڵام ئەمە بە سەراحەت دەڵێمەوە چونکە ئەمریکاکان ئێمە اتفاقمان هەیە اتفاقێکی استراتیجی ئەمریکاکان مولزەم بوون کە نەیەڵن ئەم شتە ڕووبات و هەوڵی جدی هەم لەگەڵ وڵاتە عەرەبیەکانە هەم لەگەڵ وڵاتە ئەقلیمەکانە کە نابێ عێراق بێ بە ئەنجامێک ئێمە داعمی قەزەیەی فلستین ئەەکەین بڵێ و ئەسەفێکی زۆر ئەخوازین بۆەوە ئەو کاراساتەکە لە فلستینە ڕۆیات ئترایە مناڵ بێ ژن بێ پیرە پیاو بێ ئەم کە ئەکرێت دیسان شەڕەکە گەورە بووە و چۆتە لوبنانەوە عێراقیش بوو بە هاوکاریکردنی خەڵکی لوبنانە هاوکاریکردنی خەڵکی فەلەستینە بەس نەبوو بە بەشێک لە سراعەکەیە و هەوڵکردنی عێراق وای کردبوو کە شەڕ لە فەلەستینە و لە لوبنانە بوەستێت بەڵێ تەسحیاتی زۆریان ناوە تەسحیە زۆرمان ناوە بەڵام لە کۆتاییە شەڕوەستە دکتۆر هیچ لینکێکەیە لە نێوان عراق و ئیسرائیل لەگەڵ عێراق و ئیسرائیل لینکیان هەیە پەیوەندی هیچ پەیوەندیی نییە لەبەرەوە ئێمە قانونمانەیە لە پەرلەمانی عێراقا قانونی پێوترێت تەجریم و تەطبیە تەنانەت مخابراتیش هەندێک جار مخابرات لەسەر هەت هیچ شتێکمان نییە ڕاستەوخۆ هیچ شتێک نییە بە هیچ شێوازێک ئەگەر عراق بێ مخاتبە ئیسرائیل بکات لە سەر ڕێگایە قەت مخاتبەی ناکە ئێمە عێراق لەگەڵ ئەمریکا قساکە و ئەمریکا دیارە نامەکانە گێنێت ئەگەر نامەیەکی ضرور هەبێت وڵاتانی تر نامە ئەگێنێت ئەگەر نامێکی ضرور هەبێت بەڵام هیچ شتێک ڕاستەوخۆمان ئێمە ئیسرائیل بە دژمنی خۆمانەزانیم چونکە ئەو عەقیدەی خۆیەتی عەقیدەی دینی و عەقیدەی سیاسی ئەبێ یەکێک لە ئەنجامەکانی خۆیانە بۆ ئەوەیە شیعاری خۆیان جێبەجێ بکەن لە فورات تانیل یەکێک لەوانە لە عێراقە لە بیرمان نەچێت نەتەنیاهۆ نەخشەیەکی بەدەستی خۆی گرتۆتۆ عێراقی لە نەخشە ڕەشەکانی دانابوو کەواتە ئەوش ئێمە بە دژمنی خۆی ئەزانێ ئەمە شتێکی مێژوویە تەبعاً لە بابلیەکان و هاتووە یعنی ئەوە نییە بەڵام سونە ئەپارێزێ شیعە پارێزیان لە کورد دەپارێزێ هیچ ناپارێزێت دژمنی هەموویەتی ئەمە عەقیدەی خۆیەتی دکتۆر بەڕێستان نزیکێکتان هەیە لەگەڵ سەرکردە شیعەکان لە دوای ئەوەی کە بەڕێز یا 7 ئۆکتۆبر یان تۆفانی ئەقسا باس لەوە کرا کە بەرەی مقاومە هەیە حەزبوڵڵا یەکێک بلوانە لە لوبنان و لە سووریا بردومان کرا مەسەلەن لە حوسیەکان کە بە بەرەی مقاومە حسابن بردومان کران و باز لەوە کرا هەندێک لە هەنیش مەسەلەن نوجەبایان کۆمەڵێک حەزبوڵڵای عراقییان تەنانەت خەڵکانی دیکەش لە چوارچەوەی بەرەی مقاومە حسابن بەڵێ ئەوان هیچ مەترسیشان لەسەر ماوە یان لە عراق هیچ لایەنێک هەیە
ئەوەی کە ڕاستەوخۆ لە ڕەهبەرەوە ڕەهبەری کۆماری ئیسلامی ئێرانەوە پەیام وەربگرێ؟ من چەند جارێکە وتومە و ئێرانش چەند جارێکی وتیەتی و بەرەی مقاومەش ئەوەی لە عێراق چەند جارێکی وتیەتی وەزع لە عێراق بەرەی مقاومە عێراقی خۆی تەقدیرەکە بەڵێ مەسلحەیەکی استراتیجییان هەیە ئەمە ئینکاری لێ ناکرێ و ئەڵێ ئێمە لە نێوانی بەرەی مقاومەی عێراقی و محوەری مقاومە لە لوبنان بێ لە فەلەستین بێ مشتەرەکەیە طبعا بەڵام ئەمە ناگێنێت کە ئەمان بە قەرارێکی سیاسی لەلایەنی ڕەهبەرەوە پێیان بڵێ وابکەن چونکە خۆی خەڵکی منتەقەکەی خۆی تەقدیری مووقفەکەکە ئەو بەرەی مقاومە بۆچی دروست بووە لە کاتی هاتنی ئەمریکا کە وتیان ئێمە بە ڕسمی خۆیان ئەعلایان کردو کە ئێمە داگیرکەری ئەم وڵاتین ئەم مقاومەیە هەڵساوە بە مافی خۆی ئەزانێت دیفاع لە وڵاتی خۆی ئەکا وەستاوە بەرامبەری بڵێن ئەمریکا وفعلا لە دوای ئەوە شانەوەتەوە لە عێراق و نێوانی علاقاتی عێراق و ئەمریکا گۆڕاوە شێوازەکە گۆڕا ئەم وەزعە وای کردبوو کە تووفانی ئەقسا هاتۆتە پێشەوە ئەوانش ناتوانێت هەم لە ڕووی دینەوە لە ڕووی عەقیدەوە لە ڕووی ئینسانیەوە ئەم هەموو قەتڵە عامە ئەکرێت ئیسرائیلەی کات و ئەوان لە دوورەوە بوەستن بە تەبیعەتی ئەویان هاوکاری فەڵەستینیان کردبوو هاوکاری لوبنانیان کردبوو هەم لە ڕووی ئینسانی هەم لە ڕووی عەسکەریش وەکو خۆیان ئیعلانیان کردووە بەڵام لەولاش ئەمریکاش نەوەستا بوو چەند سەرکردەیەکی گەورەی بەرەی مقاومە لە عێراق شەهید کرا ئەوش وای کردبوو کە جەنابی ڕئیس وزەرا بە هاوکارکردنی هەمولانە سیاسیەکانە چی شیعەش بێ چی کوردش بێ چی سونە بێ تەقدیری مووقفی وەزعی سیاسی عێراقیان کردبوو لەبەر مووقفێکی ناسکە حساسە وردە مۆزوعەکە دانە بە دەستی ڕئیس وزەرا فعلا ئیتیفاقێک کرا هیچ هێزێکی عەسکەری نیودەوڵەتی نامێنێ لە عێراقا ئەوە ئەکشێنەوە بەس ئەمریقا قاعدەیەکی ماوە لە عین الئەسەدە و اتفاق ئەوەیە لە کۆتایی ئەم ساڵە بکشێنەوە ئەوان ئەڵێن ئێمە هیچمان ناوێت سیادەتی عێراقمانەوێت ئەمن و ئاسایشی وڵاتەکەمانەوێت تعدا لە هیچ کەسێک ناکەین بیر و چوونیان وایە بەشێک لە میلەتی عێراقا بەڵام بە هەمان کاتە تەقدیری ئەو مووقفانە ئەکەن پێیان وترابوو کە ئێوە نابێ دەرفەتێک و فرسەتێک بێن بە ئیسرائیل بۆ ئەوە بێت عێراق تێک بە فعلا اتفاقێکی دروست بوو نیان کرد هیچ مەترسێک نەماوە لەسەر هیچ مەترسێکی لە عێراق زانی چۆن مشکلەکەەوە ئێمە ناتوانین زمانێک بین چونکە ئیسرائیل زمانی نییە و بینیمان سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ چۆن قسەیەکی کردبوو لەگەڵ سەرۆکی لەگەڵ هینە نەتەنیاهو پێوت بووە بێ بە عاقلانە شتە پێشەوە ئەبێ مشکلەیەک دروست نەکەی بۆ منتەقەکە منتەقی بە چەند کەلیمەیەک چەند وشەیەکی بەکار هاتووە دەلالت لەوە ئەکا ئەو ئەڵێ من ئاشتیمێ لەبەر ئەوە چۆتە لەگەڵ ئێران چۆتە پێشەوە و ویستی دانستانێکی دروست کات و تەفاهمێکی دروست کات هەندێک سەرکردەی شیعە بڵێ کە کەسایەتی دیاری سیاسی و سەرکردەی دیاری سیاسی مەترسیەوە لەسەرێکە لەلایەن وەزارەتی خەزێنەی ئەمریکاوە بخرێنە بلاکلیستەوە من نامەوێت احترام هەیە بۆ پێگەی سیاسیەوە ناویان بێنم بەڵام ئەکید لای جەنابەت معلوم بەڵێ ئەمە واردە ڕوو بدات لە عێراق لە مەرحەلەیە باوەڕ ناکەم وارد بێن جا ئەم ئیجراعاتە کە خەزانەی ئەمریکیەکان بەکارێنن باوەڕکە هەمووی لەسەر تەقریرەکانی دوژمنایەتی سیاسی دروسە بێت ڕەنگە شتەکە ئەوە نەنیە بەڵام بەداخەوە قەرارێکی سیاسی وەرئەگیرێت بۆ ئەوەیە منافەسەی ئەبن بە زەحەیەی منافەسەی سیاسی لە ناوخۆ لە ناوخۆ ناڵێم ناوخۆی شیعە ناوخۆی عێراقیش شتەکە ئاوا ئەبێت و ئاوا ڕوو ئەیات پێشتریش لە بیریشمان نەچێت پێشمەرگەی پیرۆز کە پیرۆزە لای من و لای ئەو کەسانە کە تەسحیەیان ناوە و ئەزانین ئێمە بە خوێنی شەهیدان ئەم کوردستانە بوو بە کوردستان لە کاتی خۆشە لە زەمەنی دیکتاتۆریەت و زەمەنی سەدام بەعزە حزبە سیاسیەکانی پێشمەرگەی یان خستۆتە لیستی
تیرۆرکردن تیرۆریستە بە تیرۆریست ساویان کرد. بەڵێ تا دوای 2003 ئەم هەوڵە دکتۆر حەیدەر لە ناوخۆی هەرێمی کوردستان بوویان لە عراق لە بەڵێ لە ناوخۆی هەرێمی کوردستانە علااقاتێکی باششی هەیە لەگەڵ وڵاتانی دەرەوە و لە عێراقش بە هەمان شێوە ئەوان بەڕاستی کە بەعزە سیاسیەکانی ناو عێراق ئەخرێتە لیستی بلاکلیستی خەزێنەی ئەمریکی وەکو بەم شێوازەیە و ئەوانش پێوە متەئەسر نابن بەڕاستی من هیچ کەسێکم نەدیوە کە ناوی لە لیستا بێ و متەئەسر بێ یەکێک لەوانە بۆ نمونە ئەڵێم کە جەنابی شێخ قەیس خراوە لیستەوە ڕۆژی دوایی بینیم وتم بە پێکەنینە وتم پارەکە نەما هەموو شتێک نەما پێکەن وتی وەڵای من بەڕاستی هیچ متەئەسر نەبم بەڵام بەداخەوە بەس پەیجەکەم لە تویتەرە دایان خست بوو ئتر هیچی ئەمە سزا گەورەکە بوو حراوەیە بوو بەسم هیچ متەئەسر نابن ئەو ترێ بەرەی مەقاومە لە ناوخۆی هەرێمی کوردستانیش ململانەیە دکتۆر حەیدەر بەڵێ خۆتە زانی مەسەلەن وەکو شکاتکاری ئەنوت مەسەلەن شێتی نیشتیمانی کوردستان لە بەرەی مەقاومەیە تۆ نزیکیت لەگەڵ سەرۆکێشێتی هەیە وەڕێستان ڕێزی کاک بافڵ سپاس دەکەم بەڵام ئێوە پێتان وایە چێتی لە بەرەی مقاومەیان سیاسەتی خۆی ئەزانی چۆن سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە من بە ناڵێم توهمەیە چونکە ئەوانش فعلن مقاومە بوون لە سەردەمی دیکتاتۆریەتە بەڕەحمەت بێ مام جەلال نمونەی مقاومەکردن دیفاع لەگەلی خۆی ئەکا بەعیبە نازانم بە شەرەفی گەورە ئەزانم کە یەکێک دیفاع لەگەلی خۆی بکە ئەگەر بە دیفاعکردن لەگەلی هەرێمی کوردستان و لە عێراقا بە تۆهمەتی ئەزانن ئەمە شتێکی سیر و سەمەرە ئەکەوێتە بواری منافەسەی سیاسیە بەڵام یەکێتی سیاسەتی تایبەتمەندی خۆی هەیە حزبێکی چەندها ساڵ خەباتی خۆی هەیە نابێ بەم شێوازە وەسف بکرێت و هیچ شتێک لەوە شەرم ناکە علااقاتێکی باشیشی هەیە لەگەڵ ئەمریکا لەگەڵ وڵاتانی ترە لەگەڵ حزبە سیاسەکانی عێراقین بەڵام علااقاتی شیشی باشی هەیە لەگەڵ هێزە سیاسەکانی شیعەیە ئەگەر علااقاتێکی باشی هەبێت ئەمە بە توهمە حسابەکرێ یا خۆت بەبەرەی مقاومە حسابەکرێ علااقاتیشی باشی هەیە لەگەڵ ئێرانە علااقاتیشی باشی هەیە لەگەڵ ئەمریکایە ئەمە بە کەمی نازانم بەعەکسە ئەمە بگرە هاوکاریکردنی هێزە سیاسەکانی عێراق بۆ دەربازکردنی کۆمەڵێک کێشە و مەشاکلێکی دروست بوو لە عێراقا هاوکار بوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی زۆر زەرور و مهمە لە لایەنە سیاسەکانی عێراق بە هەمان شێوە لایەنە سیاسەکانی کوردەکانی تریش بە حورمەت و بەڕێزەوە ڕۆڵی کاک بافڵ سەرۆکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزت وەکەوەی کە لە کۆڵەرێکی سیاسی لەسەر ئاستی عراقا چۆن هەڵە سنجێنی بۆ ئەوەی کە عراق لەو دۆخە بە ینی دوورکەوێتەوە لە مەترسیوە لەگەڵ هەرێمی کوردستانی شابەت لە مۆزوعی ڕاتب و بابەتەکانی ترە ڕۆڵی خۆی ببینێ من شتێکی بۆ باسەکەم جەنابی مالیکیم دیوە لە دوای بینینی یەکەم جاری کاک بافڵ وتم کاک بافڵ چۆن وەسفەکەی وتی مام جەلال بەڕەحمەت بێ سیاسیکی فعلەن کە پێ ئەوترێ پرۆفیسۆرە عالمە لە بواری سیاسەتە و مەرجعیەتیش پێوت و سەمام ئەمانە بەڵام وتی ئەم کوڕە گەنجە بە هەموو حەماسەوە کە وعد ئەیات لەسەر شتێکە کە لە بینی خۆمان بێ یەکسەر جێبەجێەکە من تەسەورم نەکرد ئەو کوڕە بەم گەنجایەتیەوە توانیکی ئیستقرارێکی سیاسی هەم لە هەرێمی کوردستانە هەم لە سلێمانی هەم لە عێراقا هەوڵی یاوە کە استقرارێکی بەڕاستی گەورەیەکی بەدەست بێنێت وفعلا ئەوەی مراقبەی ئەدایی جەنابی کاک بافڵ کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەبەرە بەرەو استقرار بوون هەڕوا فەرموو کێشە و مەشاکل زۆر بووە لە سلێمانی لە کاتی خۆیان بە تایبەتی کێشەی ناو خۆی ئیکێتی توانی حەلیکات و ڕێبازی مام جەلال بەڕاستی ئێمە بینین کە کاک بافڵە بینین لە بەغا پێمان خۆشە و هەموو سیاسەکانیشی
لایەنە سیاسیەکانی تریایە شیعە بێ ئایا کورد بێ پێیان خۆش بوو کە بتوانێت ئەم جێگایە پڕ بکرێتەوە وفعلا تا ئمڕۆ وەکو ئێمە لە دیداری سلێمانی فەرموو لە سلێمانی جەنابی ڕئیس وزەرایە جەنابی سەرۆکی هەرێمە لایەنە سیاسیەکانی ترن هەموو ئامادە بوون لە سلێمانی ئەگەر ڕێبازی کاک بافڵ وەکو ئەوەیە کە بە دوژمنەکانی چێتی یا دوژمنەکانی سیاسەتی چێتی وەصف بکرێت خۆ ئەم هەموو قاعدە سیاسیەکان نایەنە سلێمانی هەڵبەتە شتیان فرێدا میدیایەوە ئەیانوێت ئیسرائیل سلێمانی بردومانەکە یان هەندێک شوێنی نزیکێتی بردومانەکە ئەمەش هەر ئەو ئەچێتە چوارچەوەی ئەو تۆهمە دروستکردانی کە لە ئاستی عێراق هەیە هەر باچەیەکی لە هەر محافەزەیەکی هەر شوێنێکی هەرێمی کوردستان بەردومان بکرێت وەکو ئەوەیە لە بەغا بەردومانەکرێت چۆن ئێمە قبوڵەکەین سلێمانی خۆشەویست شتێکی وا دروست ببێت شتێکی طبعا ئەمە ئەخرێتە بواری منافەسەی سیاسی خو جەناب تەزانی حکوومەت تەشکیلەکرێت گەشتونەتە ئەنجامێکی باش هەوڵی زۆر درا و بەڕاستی ئەو مووقیفانەکەی چێتی ئەو نەرمیانەکەی چێتی ئیتریا خۆت پارتی دیموکراتی کوردستانیش بە هەماشەوە بە سپاسەوە ئەوش تەفاهمێکی باش دروست کرا بۆ ئەوە حکوومەتی هەرێمی تەشکیل بکرێت هەرێم مستەقر بێ سلێمانی مستەقر بێ بەغاش مستەقڕە بەغا بەبێ هەرێم مستەقر نابێ و هەرێمیش بەبێ بەغا مستەقر نابێت درست هەر لایەنێکی سیاسی بیەوێت کێشە و مەشاکلێکی دروست کە ئترایە قسە بە چێتی نیشتیمانی بڵێ لە ڕۆی میدیا و سۆشەڵ میدیایە بە کاک بافڵ بڵێ من پێم وایە باش ناکات وە زەرمەندێکی گەورە هەم لە هەرێمی کوردستانەیە و هەم لە بەغاشەیە زۆر باشە مەترسێکەیە کە ئێران و ئیسرائیل یان ئێران و ئەمریکا بکەونە شەڕەوە ئەمە ترسیە نزیکترە یان ئاشتیەکە نزیکترە ئاشتەکە نزیکترە و ئیسرائیل زۆر هەوڵەیە کە شەڕێکی دروست بکرێت بەڵام من پێم وایە ئەمریکا زیاتر حەزەکە ئاشتێکی دروستکە لەبەر ئەوە تو کولفەی ئەم شەڕەکە دروست بێ هەموو مەنتەقەکە گرێتەوە و بۆیان داناخرێتەوە ئێران وڵاتێکە ئێران ئیمکانیەتێکی عسکەری گەورەی هەیە ئەمریکا ئەڵێ ترام ئەڵێ ئێران دەوڵەتێکی بەقووەتە من ناڵێم من لەبەرەوە نییە وەصفی ئێران بکەم ئێران خۆی وەصفی خۆیەکە وڵاتێکە ئێران حزب اللهی لوبنان نییە ئێران بەرەی مقاومەی عێراقی نییە ئێران حوسیەکان نییە جیاوازێکی زۆر هەیە حساباتی تایبەتمەندی خۆیە من گەشبینم کە لەبەرەو ئاشتی ئەڕوات و ئەم ئاشتەیە کە ئەکرێت هەموو مەنتەقەکە ئەگرێتەوە و هیچ لایەنێکی سیاسی لە عێراقا بێ لە کوردستانە بێ لە مەنتەقەکە بێت حەز ناکە ئەم شەڕە دروست ببێت بە تایبەتی عێراق ئەگرێتەوە ئەگەر حاڵەتێک خوا نەخواستە بێتە ساڵە سە ئەگەر شەڕێکی لەو جۆرە بێت ساڵە سە عێراق ئەگرێتەوە ئێمە 1350 کیلۆمەتر سنوورمانەیە لەگەڵ ئێرانە سلێمانی 528 کیلۆمەتر سنووری هەیە لەگەڵ ئێرانە ئەمنی قەومی ئاسایشی قەومی مشتەرەکمانەیە لە بینی خۆمان و بینی ئێرانە هەڵبەتە ئەگرێتەوە متەئەسر ئەبین ئەوە بینیمانە ئێمە لە سووریا ئەو شتە ڕوویاوە مەترسیدارێکی لەسەر ئەمن و ئاسایشی عێراقی هەبووە و هەوڵمانداوە کە ئەم کارەساتە چکە ئێمە تەسحیەمان ناوە هەم بە پێشمەرگەی هەرێمی کوردستانە هەم بە هێزە ئەمنیەکانی عێراقا هەم بە حەشدی شەعبیەوە خوێنمان ڕژاوە بە یەکۆ لەسەر یەک ساتر بەرامبەری تیرۆریستەکانی داعش و قاعیدە ئەم سیناریە دووبارە نابێتەوە و نامانەوێت دووبارە ببێتەوە لەبەرەوە ئمڕۆ لە دیدارێکی سلێمانی بەحسی ئەو دۆسیانە ئەەکەین چۆن ئاشتی بنوێنین لە هەموو عێراق بەڵێ باسێکی تر هەیە لە عێراقە کە حەشدی شەعبی حەل بکرێ و نەمێنێ و زۆر باس و خواسەکرێت کە ئەمە تەڵەبی ئەمریکا لە عێراق ئەمە ڕووەدە باوەڕ ئەەکەیت ئەمریکا هیچ باسی مۆزۆی حەشدی شەعبی نەیکردووە نە لە جەنابی ڕئیس وزەرایە نە لەگەڵ هیچ هێزێکی سیاسی من خۆم پێش جەژن بە ڕۆژێک داوت بووین لای جەنابی سەرۆک وەزیران برسیارم لێ کردەوە وتی من تەلەفۆنم بۆ کرا لەگەڵ وەزیری خارجی ئەمریکا لەگەڵ مستەشاری ئەمنی قەومی ئەمریکا لەگەڵ مەسئولان و بەرپرسانی ئەمریکا هیچ داواکاریەک نەکرا ئەم قسە لە چۆ دێ ئەمە
سیناریۆیەکی ئیعلامی دروست ئەکرێت بۆ ئەوە هەم بە کارتێکی زەخت دەخرێتە سەر حکوومەت و سەر لانە سیاسەکانی تر کە لە عێراقا هەم ئەوەیە باشە بۆ چی حەلیش مەسەلەیەکی داخلیە هێزێکی ئەمنی عێراقی دیفاع لە عێراقی کردبوو چی عێلاقەیەکی و پەیوەندیکیە بە ئەمریکایە هەمووی قسەیە تەنانەت باسی ئەوە کرا بەرنامەی نەوەوی ئێرانە هیچ پەیوەندیکی بە عێراقەوە نییە من پێم وایە ئەوە تر پرۆسەی قانونی یاسای حەشدی شعبیش لە پەرلەمانایە هەوڵ ئەدرێت ئەو قانونە وەکو قانونەکانی تر جەناب تەزانی سێ جیازی ئەمنیمانەیە بێقانون بوون یەکێک لەوانە جیازی مخابراتە یەکێک لەوانە ئەمنی وەتەنیە و یەکێک لەوانش حەشدی شعبی قانونی هەیە بەڵام دوو دێڕە ئێستا بەتەمای وەصفی وەزیفی پلە پایە هەمووی بەشێک لە مەنزومەی دیفاعی عێراقی بەڵێ کۆپتەرەکان نزیکن پێچێ دۆخەکە ئەکید بۆ حیمایی ئێرێ و بگەڕۆ بە پرسانی عێراق و هەرێم لێرن بەڵێ دکتۆر هەڵبژاردنێک لە بەردەمی عێراقایە ئەم هەڵبژاردنە پێت وایە بە ئارامی بگاتە نەتیجە و حکوومەتێکی لێ تشکیل بێ بە تایبەتی بە ڕێز موقتەدا سەدەر و تێتی من بەشداری ناکەم ئۆڕۆنی ژنیە چکە بوو هیوادارم جەنابی سەید موقتەدا سەدر بە بڕیاری خۆی بچێتەوە و بگەڕێتەوە بۆ پرۆسەی سیاسی جمهوری هەیە وجودەکەی ضرورە لە پرۆسەی سیاسی عێراقا چی لە مؤسسەی تشریعی بێ چی لە حکوومەتیش بێ هێشتا کات ماوە لەوە ئەچێت من گەشتبینیشم بەوەیە کە احتیمالی گەورە هەیە کە تەیاری سەدری بەشدارە بێ لە حکوومەتی لە پرۆسەی هەڵبژاردننی ئاینەوە هیوادارشم کە نەگاتە مەرحەلەیەک شەڕکردنێکی ئەعلامی و شکاندنی یەکترین لە ڕووی ئەعلامەوە لەبەرەوە زەرەرمەند دەبێت هەموو لایەنە سیاسیەکان زەرەرمەند دەبن ئەوەی بتوانێت کورسیەکی باش بەدەستبێنێ ئێمە پیرۆزبایی لێخی و ئەوەی جمهوری هەبێت و ئەتوانی متمانەی خەڵک وەربگرێ پیرۆزبایی لێەکەین ئیتر بە کورد بێ بە سونەش بێ بە شیعە بێ بەڵام تەبیعەتی لە واقعی سیاسی منافەسەیە منافەسەکەی ناگاتە حەدی ئەوەیە کە پشتی یەکتر بشکێنن و من پێم وایە لە ئێستا و نەخشەکەی دیارە تقریبا دیارە چۆنی یعنی باس ئەوە ئەکرێت جەنابی ڕئیس وزەرا لەگەڵ حاجی هادی عامری لەگەڵ حاجی فالح فەیازە لەگەڵ ئەحمەد ئەسەدی لەگەڵ لایەنەکانی تریش بڵێن نزیکن احتیمالە ئەهتیلافێک تەحالوفێکی دروست بکرێتەوە و ئیشیشی لەسەرەکرێ لەولاش جەنابی مالیکی جەنابی ئەبوو کەڕار فرەجی ئەوانە فەزیلە بڵێن تر لایەنەکانی تریش لەوە چێ ئەبوو ئالایش نزیک بۆتەوە ئەبوو ئالای وەلای لەگەڵ جەنابی بەڕێزی مالیکیە و جەنابی سەید عەمار الحەکیم دیارە خۆی و دکتۆر عبادی بە لیستێک ئیتر ڕەنگە باسی مستەفا کازمی شەکرێ بەڕێزیان باوەڕ ناکەم خۆی مافی خۆیەتی با بڵێن چکە ئەو ڕئیس وزەرای پێشەوە عێراق بڵێ ئشکالمان هەبوو لەسەر ئەدای سیاسی یا ئەدای تەنفیزی بەڵام هیچ مەناعەتێک نییە کە بەشدار بێت لە پرۆسەی ئازادی ئەمە فەزایەکی فراوانە ئەگەر بتوانێت قاعدەیەکی جەماهیری هەبێت و حزبێکی سیاسی هەبێت با خۆی سەکەوا بوو کە ئەو ئەبێ بە نوێنەری دەنگەکانی بەڕێز سەید موقتەدا سەدر دوورە ئەمە دوورە چی استفادەیەکی سیاسی هەیە مەگەر سابیکەینەوە سەید موقتەدا جمهوری خۆی هەیە و جمهورەکەی دیارە باوەڕ ناکەم دیار بوو لە چەند ساڵی ڕابردوو بینیمان سەید موقتەدا هیچ تەحالوفێکی دروست نەکردو لە کاتی هەڵبژاردن جەنابی شێخ قەیس وەکو صادقون وەکو حەرەکەی عەسایبی ئەهلیحەق ئەوانش بە تەنیا دابەزن ئیعلانیان کردبوو و مەجلیسی ئەعلای ئیسلامیش ئەوش بە تەنیا دابەزە ئیتر دیارە شیعەکانە بە چوار لیستە بە تەنیا چێتە قایمێکەوە بەڵێ بە تەنیا چێت ئەنی کەواتە نەخشەکە زۆر ئاڵۆز نابێ نەنا دیارە ناڵێم پەڕی وەکو داری ئێستای دەوڵە 5 بۆ 6 قایمێک ئەبێ کە براوی دیارە 5-6 زۆرە کورد
بە کوردەوە بە کوردەوە بەڵێ بە هەمویان دیارە ئەوە بوو من وام وتووە 5-5-3 یا 4-4-3 ئەگەرێکی بەڕێز سوودانی ببێتەوە بەسەر گۆزیران احتیمالی هەیە احتیمالی تموحی ڕێکەوتنی سیاسی ئەزانێ بەڵێ. نە کورسی نە دەورە. تەحالف مهم ئەوەیە خۆی ئێستا کورسی نییە نەبووە بڵێ کورسی نەبووە کە بۆ بەسەر بەڵێ یەک کورسی هەبووە یا دوو کورسێکی هەبووە بەڵام سید عادل عەبدولمەجید ڕێز و حرمەتم هەیە بۆی هیچ ئەسڵەن بەشداریش نەبوو لە پرۆسەی سیاسی عێراق یعنی وەکو لە ناو پەرلەمانە بەڵام اتفاقێکی دروست بوو لە دەرەوەی عەمەلی هەڵبژاردننی سیاسی بوو بە ڕئیس وزەرا کاظمیش بە هەمان شێوە کاظمی هیچ کوتلەیەکی سیاسیەکی هەبووە نەیبووە بەڵام بوو بە ڕئیسی وزەرای عێراق کەواتە ئەکەوێتە سەر تەوافق سیستمی سیاسی عێراق بەم شێوازە ڕۆشتووە و بەم شێوازە ئەڕوا ئەبێ کورد متەوافق بن و هیوادارم کە کورد بە یەک لیست لە دوای هەڵبژاردن بێنە ناوبەغا ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ بەڕێز سپاس بۆ دکتۆر جەناب. حەیدەر بەرزنجی لە کۆڵێری زۆر سیاسی سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بۆ بەڕێز کەناڵتان. سپاس بۆ دەرفەتە زۆر سپاس جەناب. بینەرانی خۆشەویست بەو دیدارە کۆتایی بە بەرنامەکەمانێنی نەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان